سڵاوتان لێبێ من سرود خورشید لە کەناڵی ئاسۆی زانکۆ لە خزمەتی ئەوەی بەڕێزین. بەردەوامی لە ڤیدیۆکانمان بۆ باسکردنی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر. لەم ڤیدیۆیەدا باسی کۆلێژی تەکنەلۆجی هەولێرتان بۆکەین بۆ ئەوەی بزانین بە زانکۆڵاین و پارالێل چەندی وەرگرتووە بۆ ساڵی خوێندنی 2022-2023 بۆ بەشەکانی چین. ئایا بەشی زانستی وەرەگرێت یاخۆ دوێژەیی؟ بۆیە تا کۆتایی ڤیدیۆ بینەرمان بن تاوەکو زانیاریەکانمان وەربگرن. ئێستا باسی یەکە بە یەکەی کۆلێژەکانتان بۆکەین. ئێمە لە کۆلێژی تەکنەلۆجی هەولێر چەند بەشێکمان هەیە 2 ساڵەیە واتە دیبلۆممان پێبەخشێت و هەندێک بەشمان هەیە 2 ساڵە و 4 ساڵەیە واتە بڕوان نامێت دیبلۆم لە هەمان کاتە بەکالۆرەسیشمان پێبەخشێت. ئەم بابەتە چۆنە؟ ئێستا لە هەر بەشێکە کە بەم شێوازە بوو بۆ ئەوی خۆشەویست ڕوونیەکەینەوە. بۆیە تا کۆتایی ڤیدیۆ بینەرمان بن تاوەکو زانیاریەکان بە وردی لەبارەی ئەو شێوازە خوێندنەی 2 ساڵە و 4 ساڵە وەربگرن تاوەکو لێتان تێکەڵاو نەبێ بەشەکانی چین. لایک، کۆمنت، سەبسکرایبی کەناڵەکەشمان لە یاد مەکەن. هاوڕێیانتان ئاگادار بکەنەوە بۆ ئەوەی ئەوانیش بتوانن سوود لە کەناڵەکەمان وەربگرن. یەکەم بەشمان لە کۆلێژی تەکنەلۆجی هەولێر لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر تەکنەلۆژیای زانیاری و گەیاندن واتە ICT. ئەم بەشە هەم دیبلۆمە هەم بەکالۆرەسە واتە 2 ساڵ ئەخوێنیت. پاشەوەی 2 ساڵەکەت خوێن کۆنمرەیەکت بۆ دەرەچێت 160 لێ وەرەگرن و 140 لە پۆلی 12 شت وەرەگرن کەواتە بۆ ئەم بەشە پۆلی 12 لە یاد نەچێ کۆنمرە گرینگە کە ئەم دوو کۆنمرەیە وەرگیرە کۆیەکەنەوە و لەسەر 100 کۆنمرەیەکی تازت بۆ دەرەچێت. ئەگەر بتوانیت لە نیوە و بەسەرەوەی قوتابیەکانی ئەو بەشە بیت واتە ئەگەر 30 کەس بن 15 سەرەتا بەو مەرجەی کۆنمرەیان لە 65 کەمتر نەبێ ئەتوانن بچنە قۆناغی داهاتوو واتە قۆناغی 3 و 4 بخوێنن کەواتە تۆ لە جیاتی ئەوەی پەیمانگەت تەواو کرد و جارێکی تر 4 ساڵی تر بخوێنیتەوە تەنها 2 ساڵی ترە خوێنیتەوە. لەبەرەوەی پەیمانگەکان زیاتر وەکو با بڵێن بۆ قوتابیانی پارێزگاکەی خۆی حیسابە لە زانکۆڵاینە دەرەوە وەرناگرێت، بەڵام لە پارالێل و ئێوارانە ئەتوانێت خەڵکیشی سلێمانی لە هەولێر یا خەڵکی هەولێر لە سلێمانی لە دهۆک یا لە هەر شارێکی تر بێت بخوێنێت. بۆیە ئەگەر لەم ڤیدیۆیەدا کە تەمەشایەکەین ئەبینین هەموو بەشەکان ئەوانەی پەیمانگا حیسابن چونکە هەندێک کۆلێژمان هەیە ئەوانەی 2 ساڵە و 4 ساڵان زیاتر وەکو پەیمانگا تەمەشا ئەکرێن ڕاستە ناوەکانیان کۆلێژە، بەڵام ئەگەر 2 ساڵی کۆتا بخوێنیت وەکو دەرچی کۆلێژ هەڵسوکەوت لەگەڵ ئاکرێت واتە بەکالۆرەستە بێت لە زانستی ICT بۆ نمونە. بەشی ICT واتە تەکنەلۆجیای زانیاری و گەیاندن لقەکەی زانستیە، زانکۆڵاینەکەی 69.535 بۆ گشتی بۆ پارێزگا وەکوتمان پارێزگا تەنها بۆ خۆی وەرەگرێت بەڵام دەرەوەی پارێزگا وەرناگرێت، بەڵام لە پارالێلەکەی بۆ پارێزگا 64.924 و گشتەکەی 71.853. دووەم بەشمان بریتیە لە بەشی تەکنەلۆجیای ئۆتۆماتیکی پیشەسازی کە ئەویش بە هەمان شێوە دیبلۆم و بەکالۆرەسە واتە هەمان شێوەی ICT هەیە. زانکۆڵاینی پارێزگا 61.725 پارالێلی پارێزگا 55.492 و گشتەکەی 59.031. تەکنەلۆجیای ئۆتۆمبیل بە هەمان شێوە بڕوانامێ دیبلۆم و بەکالۆرەسە زانستی وەرەگرێ، زانکۆڵاینی 6.6 پارالێلی پارێزگا 56.194 و گشتەکەی 6.6. میکانیک و کانزاکان لە کۆلێژی تەکنەلۆجی هەولێر لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر زانستی وەرەگرێت 6.3 بۆ زانکۆڵاینە و 55.183 پارالێلی پارێزگایە و 57.352 گشتەکەیەتی. کۆلێژی تەکنەلۆجی هەولێر بەشی میکانیک و کانزاکان لقی میکانیک و وزە کە ئەمیش تەنها دیبلۆمە زانستی وەرەگرێت و 59.884 زانکۆڵاینی پارێزگایە 56.2
پارالێلی پارێزگایە و 58.9 گشتەکەیەتی. ئەزیزانم، وەکو وتمان لێرە لە کۆلێژی تەکنۆلۆژی هەولێر هەندێک بەشیان کۆلێژن ئاگادار بن بەو سیستمەی کە پێشتر باسمان کرد 60 نمرە لەسەر 2 ساڵی خوێندنی یەکەمتە و 40 نمرەش لە پۆلی 12 حسابەکرێت. بەشی ڕێگاوبان و ڕوپێوان بەشی دروستکردنی ڕێگاوبان بڕوانامەی دیبلۆمە و تەنها لقی زانستی وەرەگرێت 59.3 زانکۆڵایینی پارێزگایە و 57.245 پارالێلی پارێزگایە و 59.5 پارالێلی گشتەکەیەتی. تەکنەلۆژیای کەرەستە و بیناکاری دیبلۆم و بەکالیۆریۆس واتە هەردوو بڕوانامەکەت پێ ئەدات. زانستیە 58.802 زانکۆڵایینی پارێزگایە و 57.959 پارالێلی پارێزگایە و 6.723 گشتی پارالێلە. واتە ئەم بە شەشکە کەرەستە و بیناکاریە زیاتر احتیماماتی بە خوێندنی بەشی بیناکاری واتە ئەو بینایانەی کە دروست دەکرێت و هەروەها ئەو کەرەستانی لە بیناکاریە بەکاردێت شێوازی بەکارهێنانەکانی کوالیتیەکانی هەروەها ستاندەرە جیهانیەکان ڕوونەکاتەوە. و بەشی داهاتوو بریتە لە ڕێگاوبان و ڕوپێوان بەشی ڕوپێوان بڕوانامەی تەنها دیبلۆمە و بەشەکەی زانستیە واتە لەقی زانستی وەرەگرێت 58.5 زانکۆڵایینی پارێزگایە و 57.092 پارالێلی پارێزگایە و 58.776 پارالێلی گشتیە. کۆتا بەشمان لە کۆلێژی تەکنۆلۆژی هەولێر زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بریتە لە بەشی تەکنۆلۆژیای پیترۆڵ بڕوانامەکەی دیبلۆمە و لەقەکەی زانستیە و زانکۆڵایینی پارێزگاکەی 58.343 پارالێل بۆ پارێزگا 58 و گشتەکەی 59.7. خۆشەویستان، ئەمە ئەو بەشانە بوو کە لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر لە کۆلێژی تەکنۆلۆژی هەولێر بۆ ساڵی خوێندنی 2022-23 بە زانکۆڵاین و پارالێل و ئێواران وەرگیراوە. ئەلبەتە لە بەرەوەی بەشەکانی هەمووی زانستین ئێوارانیان نییە و تەنها پارالێل و زانکۆڵاینی هەیە. وەکو باسیشمان کرد پارالێلەکەی ببورن، زانکۆڵاینەکەی تەنها بۆ خەڵکی پارێزگایە و بۆ دەروی پارێزگا نابێت. بۆ ماندووبوونمان لایک و کۆمنت و سەبسکرایبتان لە یاد نەچێت. هەروەها کەناڵەکەمان بۆ هاوڕێکانتان شێر بکەن تاوەکو ئەوانیش ئاگادار بن و زانیاریمان لێ وەربگرن.